كلاوە دەزان چییە؟ نازان. لە سەردەمی عوثمانیەکانە لە عێراق هەر کەسێ خەڵکی ژێر سوڵتان و دەسەڵاتی عوسمانیەکان بووە عسکەری بکردا، چوایە بۆ جیهاد. باشە فارس ئەهاتە ناو عێراقەوە بۆ تیجارەت، ئەوان سەر بە دەوڵەتێکی تر بوون، نەئەبوو ئەو شتە بکەن. عوسمانیەکان کڵاوێکیانە کردە سەریان بۆی بناسرێنەوە کە ئەمانە نەبرێن بە زۆر بۆ جیهاد. دوای خەڵکی عێراقیش فێری ئەوە بوو، کڵاوێک کردە زەری خۆی بۆی خەڵک بڵێ ئەمیش فارسە و نایبین بۆ جیهاد، ئەو کلاوەت لەوە هاتووە. جا بیزاتەڵێن لە کوفە کلاوەت زۆر زۆر بوو، بۆیە من واڵێ خۆی کڵاوەتەکەی بۆ وە کلاوەت ئەوە لەوە هاتووە. جاڵێ بەهینەکانەوت کلااو بە تورکی لەوە هاتووە کلاوە. ئەو خۆشمان دوای کردمان بە کڵاو ئەوەی کە ئاکرێتە سەر.